خوای گەورە سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقەی ئەمڕۆی بەرنامەی ئەمڕۆدا باز لە هەڵبژاردنەکانی ئەمریکا و کاریگەریان لەسەر سیاسەتەکانی ئیدارەی ترامپ دەکەین. بە میواندارێک لە بەڕێزان زەردەش تۆفیق بەگ ڕایشکاری پارتی کۆماریەکان لە ئەمریکا، هەروە لە هەولێرە دکتۆر سامان شاڵی مامۆستای زانکۆ و شارەزا لە کاروباری ئەمریکا. سەرەتا ئینفۆگرافیەک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. زارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. گە سەرەتا بچینە لای کاک زەردەشت لە ئەمریکاوە لەگەڵمانە. کاک زەردەشت، گە سەرەتا زانیاریکمان پێ بدەیت لەسەر هەڵبژاردنەکان کە دوێنێ بەڕێوەچوو بە دیاریکراوی، دوێنێ چەند هەڵبژاردن لە ئەمریکا بەڕێوەچوو؟ بەڵێ ئەم کاتی خۆتان باش لەگەڵ ڕێزمەیە بۆ میوانی خۆشەویست و بینەرانی پێیان. بەڕاستەکەی کاتێک کە هەڵبژاردنەکانەکرێ لە ئەمریکا هەڵبژاردنەکرێ بڵین بۆ کۆنگرس بۆی بینەکانیش بزانێت لە دوو بەشاتوە لە دوو بەش پێگاتوە. بەڵێ شامپیۆنن ئەنجومەنی نوێنەر ئەوی کە شامپیۆنن ئەنجومەنی پیران با بڵین بە کوتێک. بەڵام کاتێک ئەو هەڵبژاردنەکانی کەش بۆ بۆ نمونە هەڵبژاردننی لۆکەڵێک لەگەڵ ناوچەیەکان وەکو هەڵبژاردننی پارێزگا و قامەکان لە شارەکانە. داخوت ئێمە هەنگێ جار لە وڵاتەکانە سیستەمێکمانەیە کە بیانێ یاسایەک تێپەڕکەن بە ڕەفەرەندەمێکن ئەو یاسایانە ئەخەن سەر باڵێتی هەڵبژاردن، چکە بەپێی بۆچوونەکان باشترین کات بۆ ئەوەی خەڵک دەنگبا لەسەر ئەو یانە کاتی هەڵبژاردنەکانی مام ناوەندە یاخو ناوڕات، چکە ژماریان بەزیاتر بۆ دەنگان. بەڵێ کاک زەردەشت، بە دیاریکراوی تەنها دوو حیزب کە بەڕێز وتت هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران و پیران و ویلایەتەکان و قایمقام بڵێن بەڕێوە چووە دوێنێ لە ئەمریکا، بە دیاریکراوی تەنها دوو حیزب کۆماریەکان و دێموکراتیەکان بەشدارن لەم هەڵبژاردنە، یاخود حیزبی دیکەشن کە بەشداری لەم هەڵبژاردنانەدا بکەن؟ نەخێ پرسیارێکی جوانە. بەڕاستی ئەمریکا دایما سیستەمێکی دوو حیزبی بووە. ئەمریکا لە دوو حیزب زیاتر نەبوو. شتی پسوشیکا هەیە، بەڵام کاتێ دایما بۆ چاوی پرسیارەکەی تۆ هەڵبژاردندا بەڵێ کۆماریەکانە و هەر بۆی بینەرەکانیش بزانێت زۆربەی جار کۆماریەکان وشەیەکی بەکارێنی GOP لەوانەیە زیاتر جۆ لە وشەیە بێ. GOP کورتەی وشەیەکی ڕستەیەکی گزیە کە پێڵێن گراند پیپلز پارتی، ئەوە بڵێن لە سەدەکانی 16 ئەو وشەیە بەکارهێنا و زیاتر. بەڵام لە ئەمریکا تەنها ئەو دوانە با بڵێن حیزبی سەرکی لە ئەمریکا و دایما هەڵبژاردن لە بینیە. بەڵێ هۆکاری چییە کە بە تەنها دوو حیزبن کە بەڕێز دەڵێ ینی تەنها دوو حیزب لە ئەمریکایە، ینی حیزبی دیکە ڕۆڵیان نییە، هۆکارەکەی چییە؟ بەڕاستەکەی هۆکارەکەی زۆر بەڕێی من هۆکارەکەی یەک ئەگەر
دەکاتێتەوە سەر دەستوری ئەمریکا و ئەو ئەوانەی کە لە ئێمە پێڵێن باوکانی دروستکاری ئەمریکا سیستەمی ئەمریکا ئەو کاتێک کە ئەمریکا بووە بە وڵات و سەربەخۆی لە ئینگلتەرا دروست وەرگرتووە سیستەمێکی دوو حیزبیان دروست بووە هەر لەو کاتە حیزبی دیموکراتەکان و حیزبی کۆمارەکان دروست بووە هەوڵی کە نەبووە بۆ دروستکردنی حیزبیکە و بەڕاستی دروستبوونی حیزبیکە فرە حیزبی لە ئەمریکا جێگای نابێتەوە چکە بەڕاستی خەڵکی ئەمریکی خەڵکێکی زۆر ئایدۆلۆژیە و دوو ئێرە شتێکیکە هەیە کە ئێمە لە زانیارە سیاسەکانە پێڵێن لۆیڵتی یعنی وەفاداری خەڵکی ئەمریکا یەکێکە لەو هەڵبژێردانەی کە وەفاداریانێ یاخود لۆیڵتیانەیە و حیزبەکە ینی سەودێن لەسەر نەشمودمای حیزبەکەیان وەک لەسەر زیاتر لەسەر پلان و شتێکە کاتە تۆگەت دامەتی دیموکراتی سەود بۆ دیموکراتی ئەگە کۆماری بێ سەود کۆمارەکان هەیە بەتابەتی لەگەڵ ئەگە بکەین لەگەڵ ئەوروپا بۆ ئەگەستی وڵاتێکی وەکو ئینگلتەرا بکەین خەڵک بەڕاستی ئەمڕۆلانێت و سەود بە لەیبە بێ بە کرێکاران بێ لەوانەیە بانێ سەود بە کەنسەرڤەتیڤ بێ لەبەرەوە ئەو لۆیڵتی وەفاداریان نییە با بڵێن ئەمە ئەگەر بۆی جێڕانەکەی بەڵام لە سیستەمی سیاسی ئەمە بەڕاستی لۆیڵتی هەیە من ئەگەر کۆماری بم هەسەوت بە کۆماریم و ئەگەر ئەو خەڵکی کەس دیموکرات ئەپێڵەن دیموکرات و ئێمە دوو ڕەنگانێ هەر بۆی بیزانن ڕەنگی سوور ڕەنگی ئێمەیە کە کۆمارەکانی و ڕەنگی شینیش ڕەنگی دیموکراتەکانە کاتێت وەگە سووربی هەمیشە هە سوورەبی واگە شینی هەمیشە شینەبی بەڵام هەنگێ جا شتێک ڕوایە هیوادارم لە پرسیارەکانی داهات بتوانینەوە ڕوونینەوە هەنگێ جار سوورە چێتە لاشین و بەشینی چێتە سەر لا سوور ئەتوانین بە ئەگەر ویستان ئەتوانین بە شێوەیەکی بوتر باسی ئەو حاڵەت بەڵێ بەس کاک زەردەش لەسەر لۆگۆی هەردوو حیزبەکەش ینی بەتابەتی لە کۆمەڵگەی ئێمە تێڕوانی جیاواسێ مەسەلەن بۆچی ئەم لۆگۆی ئەو دوو پارتە ئاوادانراون؟ لۆگەکان وەکو بەڵێ دواتر دەگەڕێنەوە لای بەڕێز کاک زەردەش ئەگەر بچین هەولێر لای کاک دکتۆر سامان کاک دکتۆر سوپاس بۆ بەشداری بەڕێزیشتان ئەگەر سەبارەت بە لەسەرتا لە هەڵبژاردننی مەسلەی ئەنجومەنی نوێنەران دەست پێ بکەین قسە بکەین لەسەرەوەی کە ئەنجومەنی نوێنەران لە ئەمریکا چییە و لە چەند کورسی پێک دێ و دەسەڵاتەکانی ئەم ئەنجومەنە چی؟ زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و میوانەکەت و بینەرانی پەیام نوێنەرانی ئەنجومەنی نوێرانە لە 435 ئەندام پێکەیەت و کارەکاری ئەوان دوو کاری ئەساسیان هەیە یەکیان ئەوەیە کە یاسا دابنێن ئەوی تریش کە چاودێری حکوومەت بکەن ئەم دووشتە کاری ئەساسی ئەنجومەنی نوێنەرانە لەگەڵ ئەنجومەنی پیران فەرقی ئەوانێ ئەنجومەنی پیرانیش ئەتوانێت بە حەدێکی کەمتر چاودێری حکوومەت کە بەڵام بە حەسری هەچی معاهدات و ئیتیفاقیات هەیە عایدی نوێنەرانی پیرانە ئەنجومەن تەداخڵ ناکە ئەو قانونانەی کە لە ئەنجومەنی نوابەوە چێ بڵین نوێنەرانەوە ئەچێتە پیران لەوێ ئەوان ئەخوێننەوە هەتاکون ئەوان ڕازی نەبن ناچێ ببێ بە قانون دەنگی لەسەر نێری لێوێ نابێ بە قانون بەڵام قانونەکان هەمووی لە ئەنجومەنی نوێنەران وێتە ئەنجومەن یەک فەرقی کەش هەیە لە بینی ئەم دوانە ئەوەیە ئەنجومەنی نوێنەران تەمسیلی خەڵگەکە ئەنجومەنی پیران تەمسیلی محافەزاتەکە ستێتەکانەکە هەر ستێتی پچکۆلە بێ گەورە بێ دوو نوێنەریان بۆ داناوە لەبەر ئەوە تەماشاکەی 100 نوێنەر هەیە لە ئەنجومەنی پیرانە بەڵام لە نوێنەرانە بە پێی عەدەدی نسبەی ئەو محافەزەیە هەیە چواری هەیە مەسەن کەلیفۆرنیا 55 هەیە فەرقەکە لەوە زۆرە بەنسبەت کەسافەی سوکانی ئەو محافەزەوەیە ئەمە فەرقی ئەساسی لە بینیەوە مەسەلەن لە نوێنەرانی پیران ئەتوانێت محاسبەی مەسئولین کە و هەتاکون ڕئیس جەمهوریش ئەتوانێت باینکە ئیمپیچی کە یعنی ئەڵێ بتوانێت ئەگەر دەنگی لەسەر بێریە دەرکرێت بەڵام بۆشی هەیە تەعیناتی هەچی گەورەکانی پیای لە وەزیرەکانەوە ڕئیسی
جەنەڕاتی جێیشەوە ئەوانە ئەبێ نوێرەران دەنگی لەسەر بە کۆمیتەیەکی بۆ یەکەن جوابی لەکەن وەچەند نەزەری بێن هەروەها سوپریم کۆرت سوپریم کۆرت یعنی حکامی تەمیز یەکەیەکە ئەبێ لە نوێنەرانی پیرانەوە حەسرە بۆ ئەوانەوە بەڵێ ئەی کۆنگرێسی ئەمریکی لە هەردوو ئەنجومەنەکە پێکرێت ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەران بەڵێ کۆنگرس بە کولی کۆنگرس هەردووکی ئەگرێتەوە لە عانی انتخاباتە هەردووکی ئەبێ بە 535 بەڵام واشنگتن دوو نوێنێری بۆ دائەنرێت چکە ئەو بە هین حسێب ناکرێت بە ستیت بەڵام دوو نوێنەری بۆ دانێن پێڵەن کۆلج ئەلکترۆد ئەوانە ئەو کۆلج ئەلکترۆدا ئەو دوانە شێچێتە سەریا بیانی بە مەجموع ئەبێ بە 538 ئەفرەنسیانی بۆ دانرێت بەڵێ زۆر باشە بەس ئەوەی کە ئەنجومەنی نوێنەران کە ئێستا باز لەوە دەکرێت کە دێموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەران مەسەلەن زۆرینیان بەرزهێناوە کاریگەری ئەنجومەنی نوێنەران تەنها لەسەر ناوخۆی وڵاتە لە ناوخۆی ئەمریکا یاخود کاریگەری لە دەرەژە چونکە دێموکراتەکان مەسەلەن کە زۆرینیان بەرزهێناوە جیاوازن لە حیزبەکەی دۆناڵد ترامپ زۆر ڕاستە وەکو تەشریع قوانین مەسەن قانونی زەریبە هەیە قانونی مهاجرین هەیە ئەنواع ئەوشکال قوانینەکانی کە ئەجندای ڕئیس ترامپ بوو بیکات لەوێ ئەتوانن عەرقلەی بخنە سەر بەڵام ئەبێ دائیمەن کۆمپریمایز هەیە لە بینی هەردوولا یعنی هەردوولا کە یەنە شوێنێک حەلی بکەن پێکەوە بۆ مەسەلەیەک بگەنە قەناعەتێک هەردوولا دەنگی بۆ ئێن وەکو ئێمە یعنیەوە نییە کە لە حیزبی جەمهوریەوە هادێتتر هەموو دیموکرات دژێ بن و بەعکسیشەوە نە ئەگەر شتەکە مەسلحەتی ئەمریکای تێبێ هەموو پێکەوە دەنگی بۆ ئێن بەڵام لەوانەیە ناڕازی هەبێت تعدیلاتی تی ئەخرێ لەسەر قانونەکە ئەبێ بە قانون بەڵام بەعزە شتێک هەیە کە بیانوێ ئیستا حیزبی دیموکرات کە دەنگی مەسەلەن مەوزوعی هەجر و مهاجرین ترامپ ئەڵێ ئەبێ بە تەنزیم بێت بە قانون بێت دیوارەکە دروست دەکات مەسەلەی زەرائب هەیە یعنی زۆر شت هەیە ئەو ئەوێ بیکات لەوانەیە حزبی دیموکرات بەدڵی نەبێ ئەو قوانینەی ئەو یان ئەو بۆچوونانەی ئەو نێڵێ دەرچێت لە نوێنەری ئەنجومەنی نوێنەران بە هەمان کاتەوە کاگاتە پیران لە پیرانیش دەنگی لەسەر هێرێت بۆی بزانن ئەو فەرقەیە چییە بەڵام حەزەکەمە تاکوون ئێستا بۆی بزانیت ئێستا 222 دەنگی هێناوە حزبی دیموکرات و 199 جەمهوری هێنایەتی یعنی 14 مەقعد ماوە ئێشتام لە ئەنجومەنی نوێنەران بەنسبەت سەنەتەوە هینی بڵین پیران 51 بە 47 بووە تاکوون ئەم دەقەی کە من بەڵێ 46 بە 51 بوو لەوانەیە بێ بە 52 بە 48 یان 47 بە 53 بۆی سەکە تاوەکە بەڵێ سوپاس دەکەم کاک تۆ دەکرم بۆ لای بەرز کاک ئێزدەش بگەڕین و لای بەرز سەبارەت بەوەی کەوەی کە زۆر باخی پێدرێت لای دەنگدەری ئەمریکی وەلەم هەڵبژاردنە چی بۆ هەڵبژاردننی ویلایەتەکان چی بۆ ئەنجومەنی نوێنەران و پیران چینە و بابەتانەی کە جێی باخی دەنگدەرانی ئەمریکا بوو بەڵێ ئەوە پرسیارێکی جوانە پس بەڕاستی منویستم هەر کۆمنتێکی بچووکەم بۆی هەر بۆ بینەران ڕوون بێ بەڕاستی جاری وایە تێکەڵبوونێکی خەڵک ئەمریکا بە دیموکراسی دانێ ئێمە دیموکراسی نین ئێمە ڕپبلیکین ئێمە جمهوریەتین جیاوازەیەکی زۆر گەورە هەیە لە بینی دیموکراسیەت و لە بینی ڕپبلیکا جیاوازەکە چییە؟ جیاوازەکە زۆر گەورەیە من هەر لەبەرەوەی باسم کە چووکە کاتی انتخاباتە ئێمە وەکووتم ئێمە ڕپبلیکین کاتە کە ئەبی بە کەمینە لە کۆنگریسا دەستور هەنگە ڕێگات هەنگێک ڕێگا و هەنگە یارمەتیدەیە کە ئەتوانی دەنگی خۆتە دەبێت ئەمە ئەم سیستەمە بەڕاستی لە دیموکراسیەتان نییە ئەگەر تۆسی دیموکراسیەت کەی ئەو وڵاتانەی کە بە زۆرینە ئیشەکەی کە زۆرینە وی سەوتدا زۆرینە شتەکانە دەڕوە بەڵام ئێمە دەستور ڕێگا بە کەمینایە کە دەورێکی خۆی هەبێ بۆ نمونە ئەگەر ئێمە سێری تائینکردنی کابینەتی سەرۆک ترامپکەین ئەوە 2 ساڵ بەسەر سەرۆکاتیان ڕۆشتوە هەنگە لە باڵۆزخانەکانمان ئێساشە بەتاڵن و هەنگێ شوێنی فدرال کارکەری فدراڵیمان هەیە کە نەمانتوانێت تاعین بکەین چونکە کەمینە کە دموکراتە لە مەجلیسی
مەجلیسی پیرانە دوو ئارتیکڵمانێ ئارتیکلی 6 و ئارتیکلی 22 کە ئەتوانی زۆر بە ئاسانی بەکاری بێنی ئەو شتانە تەگەرەی تێخەتی دواکێ کاتە لێرە کە لە ئەمریکابی بە کەمینە بەڕاستی ناوی بەو وشەی بەو کەمینەیە کە لە شوێنی کەواتە ئەتوانی دەورێش لازا دەورێکی گەورە دەبێت بابینەوە سەر پرسیارەکەیەوە یەکەم شت ئەمن ئێمابێت جایکەنەوە ئەمریکا وەکوتم چینە چینی سەرەوە هەیە چینی ناوەندیە چینی خوارەوەە ئەو ئیشوانێ یاخود ئەو شتانەی کە بۆ چینی ناوەڕاست گرنگە شەردێ بۆ چینی خوارەوە گرنگ بێ یا بۆ چینی سەرەوە گرنگە بەڵام ئەوانەی کە با بڵێن کۆمارەکان بە شێوەیەکی گشتی گرنگ بوو ئەویش پەنابردن و خۆزکردن بوو ئەمە بەڕاستی سەرۆک ترام کردبوو ئەولویاتی بانگەشەکردنی لە هەڵبژاردنەکەی خۆی و لە هەڵبژاردنەکەی شەشی بازەسە دوو مەسلەی با بڵێن تامینی صحی چونکە بەڕاستی تەندروستی و سەحەت لە ئەمریکا کاریگەرێکی زۆر زۆر گەورەی هەیە لەسەر هەڵبژاردنەکانی ئەمریکا لە کاتی سەرۆکاتیە و لە کانی هەڵبژاردنەکانی ناوەڕاستە چونکە هەر بۆی بینەرانیش بزانێت لە ئەمریکا کاری تەندروستی و چون بۆ خستەخانە و لای دکتۆر بە بەلاش نییە ئەبێت تامینی سەحی تابەتی هەبێ و ئەمە هەنگە جارە بێت بە کێشە بۆ ئەو کەسانی کە دەخلیان محدودە یاخۆ کارەکەیان تامینی سەحەیان نایاتێ بۆ نمونە من خۆم کار بەدەستی فێدراڵیم من حکومت تامین سەحەمەیاتی کێشە نییە بەڵام بۆی چێژیکە کە لە سێکتەری تایبەتیایی شەکە ئەبێ خۆی تامینی سەحەیە بێ ئەمانە بەڕاستی پارەیەکی زۆری تێچێ و جاری وایە یان کاچی خەستەخانە تووشی کێشەیە وا بین کە تامینی سەحەکە و لەوانەیە ئەو شتانی کە خەستەخانە بۆ دەکرێت باشی ناکرێت ئەمەشەوە سێ مەسلەی ئیشکردن و بەڕاستی زەریبەیان چینی ناوەڕاست کە چینیەکە لە هەموو دنیا دەورێکی گەورەی هەیە لە هەڵبژاردنەکانە و ئەو چینەیە کە ئێمە لە پۆلیتیکل ساینس پێڵێن دروستکەری دیموکراسیە ئەو چینە بەڕاستی زۆر تەرکیز دەکاتە سەر زەریبە لەبەرەوە کاتێک کە هەڵبژاردنەکەی لە ئەمریکا ئەبێت تو ئاگا و لێوێ سیاستت یاخود خەزێنە و یا بەرجەوەندی و لە تاکسا لە شوایە کاتەیەکی لەو ئەو ئیشوانەی یا یەکێک لەو شتانەی کە زۆر بەتونگی باسەکان مەسەلەی تاکس بوو ئێمە چەند مانگێ لەمەوە پێش بۆ کۆمارەکان بیڵێکمانە بوو یاسایەکمان هەبوو کە پێفەرمان کرد بۆ ئەوەی کە تاکس لەسەر چینی ناوەڕاست کەم کاتەوە لەسەر کەمپەنیەکانی ئەمریکا کە لە دەرەوەی ئەمریکا شەکەن بۆ ئەوەی بێنە و نا ئەمریکا کاربن بە با بڵێن کاربن بە ئەمریکیەکان لێرە چینەکەی خوارەوە بەڕاستی ئێمە کە پیان ئەڵێن ڕۆڵ ئێریا ئەو ڕۆڵ ئێرانە ئەو چینانن کە بەڕاستی خەریکی ئیشکردن لە معاملەکان و یا خەریکی کرێکاری و یا با بڵێن بزمانی فەلاحی ئەم چینانە بەڕاستی کار شت بە وڵاتەکانی دراوسیان وەکو کەنەدا مەکسین بوو یا بینێن بۆسین وەختی خۆی سەرۆکەکانی پێشوو هەنگێ بەڕاستی گرێبەسیان لەگە وڵاتەکانی کەیاکتول لە بەرژەوەندی ئەم چینە نەبوو سەرۆک شرام ئەو گرێبەسانی هەڵوەشانەوەتەوە بۆ نمونێکی لەوانەیە گرێبەستی نافتا بوو کە لەگەڵ مەکسیک و لەگەڵ کەنەدا هەمان بوو بەپێ ئەم گرێبەسە بەڕاستی فەلاحەکانی ئەمریکا بە هیچ شێوەیەک نیانەتوانی با بڵێن شیر و بەرهەمەکانی چێلگە بنێرن بۆ کەنەدا لە هەمانکانە کەنەدا ئەیتوانی بەرهەمێکی زۆر بنێرێ بۆ ئێرە بەپێ ئەوەی زەریبەی لەسەر بێ بۆ نمونە ئێمە مەکسیک ئەو کەسانی کە لە معاملەکان ئایشیانەکرد عملی سیارەت دروستکردن یا ئۆتۆمۆبیل دروستکردن مەکسیک ئەیان برد بۆ مەکسیک لە مەکسیک دروستیانە کرد هەمان سیاریان ئەناوە ئێمە بە زەریبێکی کەس پیانە پۆشەوە کاتە وەکو باسم هەرچینە لە ئەمریکا خەمێک و هەدەفێکی وڵێکی جیاوازیە کە ئەمە دواتریش دەگەڕێم وڵای بەڕێز بە کورتی بەڵێن جیاواز بانگەشەی هەڵبژاردننی پارتی کۆماریەکانی دۆناڵد ترامپ مەسەن لەگەڵ دموکراتەکان ینی جیاوازەکانیان چی بوو لە بانگەشەی هەڵبژاردن لەو بابەتانەی کە بۆ دەنگدەری ئەمریکی دەیان خستەر و بە کورتی بێ دواتر شەر دەگەڕێم وڵای بەڕێزت جیاواز بوو ئێمە بۆ نمونە کە باسی کۆچکەرمانە کرد بۆ ئەمریکا ئێمە داواکەین کە دیوار دروستکرێ لەسەر سنووری ئەمریکا و نێڵین کۆچکەر بێ بۆ ئێرە و پەنابەرنەیە بۆ ئێرە لە کاتێکا کە دیموکرات ئەڵێن ئێمە ئەو دیوارەمان نابێ و ئەبێ سنوورەکانمان کراوە بێت و چی ئەوێت بێت
بێ بۆ ئەمریکا لە کاتێکە ئێمە ئەماویست کە یاسایشی تازە تێپەرکەین بۆ ئەوەی هەر ئەمریکیەک توانێت تامینی تەندروستی یا سیحای هەبێ بە پارێشی کەم ئەوان ئەیانوت ئەمە بۆ ئێمە باش نییە وەختی خۆی سەرۆک ئۆبامە یاسای تامینی سەحی دەرکردو ئەمانەوێ هەرەوە بیێڕینە بۆ نمونە ئێمە گرێبەستەکانی لەگەڵ سین و لەگەڵ وڵاتەکانی دراوسەیە هەڵمان وەشانە وەکو باسم کرد دموکراتەکان ئەیانوت ئەمە هەڵەیە گرێبەستانە هەڵبژێرێتەوە بەڕاستی بانگەوەشەکانی بڵین هەڵبژاردن لە ئەمریکا جاری وایە لەو بازە وڵاتی تۆزە لەیەکە و نزیکە بەڵام لە ئەمریکا بانگەوەشەکان و بەڵێ با بڵین زمینێکی ناوەڕاست نییە کە هەردوو لابتوانی پێکەوە ئیشی لەسەر بکەین. بەڵێ سپاس دەکەم دواتر گرێم و لای بەرزت کاک دکتۆر سامانێک گەرم و لای بەرزت سەبارەت بە ئەنجومەنی نوێنەران کەم جارە دموکراتەکان توانی ویانە نزیکەی زۆرینە بەرز بێنن ینی دەتوانن چی بکەن ینی چ کێشەیەک بۆ دۆناڵد ترامپ دروستکەن لە ئیدارەکەی توان هیچ بربەستێک دروستکەن لە بەردەم ئیدارەی دۆناڵد ترامپ؟ بەڵێ توانن چونکە وەکو بەحسم کرد یاسا لێو دەرەچێ هەج یاسای تازە دروستکە بۆ زەریبە بێ بۆ سەحە بێ بۆ هەچ شتێککە ئەبە بە یاسا بکرێ اینجا و یاسانەی ئیمڕۆ کە حزبی جمهوری هینێتی خاتە ناو ئەنجومەنی نوێنەرانەوە توانێت لەوێ عەرقەلەی تێبخەن ئەبێ بە تەفاهم کرێ جاری وایە ئەڵێ باشە من رازیم لەسەر ئەو قانونە دەرپەرێ بەڵام ئەبێت تۆش ئەم قانونەم بۆ رازی بکەیت یعنی تەبادولەکەن لەگەڵێکە ئەم قانونە بەو قانونەیەن هەردووکیان ئەگەر مەسلحەتی ئەمریکای لەسەر بێ هەردووکیان رازیە بن وەگەر دیموقرات رازی نەبێ کە شتەکە ناپەڕێت یعنی تەسیرە کاتە زۆر لەسەر حرەکەی ڕئیسی جمهوری بە نسبەت یاساکانەوە بەڵام شتێکی مهم ئەوەیە ئەم انتخاباتە خۆی دوو شەتری هەیەکیان لەوانەیە دەنگدانە لەسەر کاری ڕئیسی ئەمریکی لەم 2 ساڵەی کە ڕۆشتووە وەکو چۆنڵی ڕەفرەندەمێکە ئەگەر سەرکەوتوو بە لە هەموو کارەکانیەوە طبعاً زۆر شتی باشی کردووە بە نسبە من خۆشم لە حزبی جمهوریام شتی باشی کردووە بەڵام ئەگەر شتەکانی هەمووی باش بووە توانی جارێککەش ئەنجومەنی نوێنەران بەرێتەوە بەڵام بەداخەوە نەیتوانی بەڵام لە ئەنجومەنی پیرانە زۆر باش دەنگەکەی بەهێز کرد لەوێ ئەنجومەنی نوێنەرانیش وەکو سەمامی ئەمان وایە بۆ حکوومەتی ئەمریکی اینجا ئەو وەکووت بەڵێ ئەو کارانە چی بوون بۆ نمونەکەوای کرد کارەکانی دۆناڵد ترامپ ینی وا بکە کە مەسەلەن کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەران دەنگیان کورسیان کەم بکات یعنی ئەو کارانە چی بوون کە وای کرد دەنگی کۆماریەکان کەم بێت لە ئەنجومەنی نوێنەران؟ وەکۆی میانە بەڕێزەکەش بەحسی کرد عکسەکەی مەسەلەن دیوار دروستکردن هەموو دژی بوون دیموکراتەکانی ود نابێت دیوار هەبێ ئەمان ئەیود ئەبێ دیوار هەبێ مەسلەی دیوارەکە مەسلەی سەحا دیموکراتەکان بەدڵیان نەبووە نووز لەسەر هینی ئۆبامە بڕوە ئەم مستەمر بوو لەسەر یاسایەکی تازە بۆ سەحات کە هەموو ئەمریکیەک بتوانێت تأمینی صحی هەبێت بێتەوە سەر قەزایی تەبادولی تیجاری ئەوە گەورەترین چی پێڵەن کۆڵەکەی سیاسەتی ئۆباهینە ترامپە لە هەموو عالەمیشانەوە هەر بەنسبەت دەوڵەتەکانیەوە لەگەڵ چینە لەگەڵ مەکسیکۆ لەگەڵ نافتە یعنی ئەوەی کەنەدا لەگەڵ ئەوروپا سیاسەتی ترامپ سیاسەتی ئابوووریە بە هێزی شەوەیە هێزێکی چەکدار هەیە ئەوە کە ئیبینی ئمڕۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەماشاکە لەگەڵ سعودی و ئەوانە ئەڵێ من هەموو شتێکتان بۆ کەم یارمەتیتان بەڵام ئەبێ ئێوە حیمایەتانەکەم ئەم حیمایە بە خوڕایی نایکەم من سلاحم لێ بکڕن پارە بن بۆ ئەوەی ئەم حیمایەتانە بتان بکەم ئەگەر ئێمە نەبن ئێوە نامێنن مەسەن ئەم گەماروی خستۆتە سەر ئێران ئەم گامارۆ بە هێزەی کە خستە سەر ئێران ئەڵێ تۆ ئەبێ دەست بکێشیتەوە لەم شوێنانە تەدەخل نەکەی لە ئیشوکاری دراوسەکانت لەم لەولا بۆ ئەوەی حیمایی دۆستەکانی خۆی بکە لە منتیقەکە و پەنجەکانی ئێران لە ناوچەکە کەم کاتەوە و ئێرانیش چۆکی ناوە و خاستم بەوە قەزەی نەوەیەکەش چووکە بلیستیک بەکارێنێ یعنی موشکی دوور ئەوانەژە بێ کەم کاتەوە
ئەم شتانە هەمووی تەسیری هەیە لەبەر ئەوە لەگەڵ کۆریایی باکووریش ئەو علااقەتەکە لەسەر ئەساسی ئەوە کە تۆ ئەگەر قوەی نەوەوی نمێنێ ئێمە ئەتوانین یارمەتی و بین یارمەتی ئابووریت بین بەڵام مەقابلی ئەوە واز لە قووەتی نەوەوی لەگەڵ سینە تجارەتی لەگەڵ سینە ئەمریکا و سین تقریبا 400 میلیارد دلار استیرادی ئەمریکا استیرادی کرد لە سین مقابلی ئەوە 100 میلیارد سەر و 100 میلیارەوە سین استیرادی کرد لە ئەمریکا لەبەرەوە خەلەلێکی زۆر هەبوو یعنی سەی 25 بە سەی 75 خەلەلەکە زۆر بوو ترامپ ئەڵێ نەخێر ئەبێ ئەو تەوازن بگەڕێنەوە وەکو یەک صادرات و واریداتمان هەبێ ئەو زەریبەی کە بەحس کرا ئەو زەریبەیەش گەورەی هینێکی هەنگاوێکی زۆر گرنگ بوو کە بتوانێت شەریکاتە عیملاقەکانی ئەمریکا بگەڕێنەوە ناو ئەمریکا. بەڵێ ینی ئێستا بە دیاری کراوی زۆر بە کورتی چکە ناوبرمانێ ئێستا کامیان دۆڕاون ینی بەپێی ئەوەنجامانەی کە تاکو ێستا ڕاگەندراون ینی پارتەکەی دۆناڵد ترامپ کۆماریەکان تووشیش کەس بوون بە کورتی بێسپاسەکە ناتوانانی بڵێ تووشی شکست بوون چونکە ئەگەر بگەیتەوە متێرمی ئۆباما 43 مەقعدی لە دەستدا ئێستا ئەمە تاکون ئێستا 28 مەقعدی لە دەستداوە بەڵام لە سەنەتا زیای کردووە یعنی ئەگەر تاریخیان سەیری بکەی حزبی جەمهوری لەم کاتە لە متێرمە زۆر باشتری کردووە لە سەرۆکەکانی لەو پێشیش. سپاس دەکەم کاکتۆر بەڵە بینێرانی بڕێز ناوبڕێک و دواتر دەگەڕێن لای میوانەکەمان لە ئەمریکا لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕێز کاک زەردەژەکە بگەڕێن و لای بەرز سەبارەت بە ژمارەی کورسەکانی کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەران بۆچی کەمی کردووە بەڕێز ڕاوێژکارێکی ئەم حیزبەوە کارەکانی چیە کە بەراورد بە هەڵبژاردنەکانی ڕابردوو کەمی کردووە؟ پرسیارێکی جوانە ئێمە بێ سەری مێژووکەین لە 1936ەوە تا ئێستا هیچ کاسێ نەبووە لە هەڵبژاردنەکانی ناوەڕاستە ئەو حزبەی کە کۆشی سپی بەدەستەوەیە کورسیەکان بتوانێت محافەزەکات یاخود نەیدۆڕێنن. لە 1936 تا ئێستا ئێمە یەکەم جارە با بڵین لە مێژووە کە توانیمانە بە هەر شێوەیەک مەجلیسی با بڵین ئەنجومەنی پیران بەدەستمانەوە بێڵین کەواتە ئەمڕۆ بەڕاستی سەرکەوتنە بۆ ئێمە، ینی
من یەکێکم لەوانەیە بەڕاستی لەم چەند وەختی ئەخیرە شەوی وابوو 20 ساعت لە 24 ساعتە ئیشمەکە یعنی لەوە پێش هەموو لێکدانەوەکان و وەلە دانیشتەکانی خۆشمانە باسمانە کرد و هەموو میدیاکانی ئەمریکاشەوە باسییانە کرد ئەیانوت ئەمە ئەبێ بە سونامیەکی شین کە ئێمە وەکو کۆماریەکان کۆنگرس بە هەردوو چینەکەی و بە هەردوو بەشەکەی و لە کیسمانەچێت و ئێمە تەنها ڕائاسەتەکە بە دەستمانەوە بێت و ئەبێ بە سومبڵت بەڵام ئەوەی کە سەرۆکچرام کردی بەڕاستی چوونە دەرەوە یعنی ئەمە یەکەم جارە لە مێژووی ئەمریکا سەرۆکی ئەمریکا لە هەبژاردنەکانی ناوەڕاستە بڕواسی 6 کۆبوونەوە لەگەڵ خەڵکا بکات و لە هۆڵەکانە قسەیان بۆ بکە و یەک شتێ پێنەوێ با ئێمە دوو بەراوردکەین هەر کەسێ سەرۆکچرام لە ئەندامی لە ئەندامەکانی بیرەکانە پشگیری لێ کرد و چووە ویلایەتەکەی قسەی کرد ئەمڕۆ هەڵبژێرا هەر کەسێ ئۆبامەی کۆم چوو پشگیری لێ کرد بۆ هەڵبژاردنەکان لە وڵاتەکە هەموو شکستیان هاتۆ ئەمە لە پۆلیتیکل ساینس یا بەنسبەت ئێمەوە واتایکی زۆر گەورەیە ئەم باشە کاک زەردەش ڕێگایەکە دوورشمێکە بۆ هەڵبژاردنەکان لە 2000 بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە کورسیەکان بەڵێ سەبارەت بە کورسەکان لە ئەنجومەن پیرانیش قسە دەکەین بەڵام لە ئەنجومەنی نوێنەران ئێوە لە پێشتر چەند کورسیتانە بوو ئێستا هەڵبژاردنە چەند کورسیتانی ناو لە کۆی 435ەکە ژمارە کورسەکان لەبەرەوەی تا ئێستا نەتیجەکان بڵین کۆتایی نەهاتووە تا ئێستا تا دەپێ با بڵین 195 بە مسۆگەری هەیە بەڵام شتێکی دی نەچی ئەمە جیاوازەیەکی زۆر گەورە هەیە لە بینی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرەکان و ئەنجومەنی پیرەکان با بڵین ئەنجومەنی نوێنەرەکان دایما ئەو هەڵبژاردنانە شتێکی مەحەلی و لۆکڵیە یعنی تۆ ئەو کەسانێک کە خوانە لە بچێنە خۆی هەڵە بچێرێ بۆ ئەو ناوچەیە کە خۆی تیاژی یا ئەو ناوچەیە کە بەتەمان نوێنەراتی بکە لەبەرەوە لەسەر مستەوای وڵاتەکە یا لەسەر مستەوای سیتەکە نییە لەبەرەوە ئەو جۆرە هەڵبژاردنانە زیاتر تایبەتمەندداری ناوچەکەی هەیە کە نوێنەرەکە لێی ئەژی بەڵام هەڵبژاردنەکانی ئەنجومەنی باڵین پیران بەڕاستی تاویایەکی گەورەتر و پێوەرێکی جیاوازیە چکە سەر مستەوای وڵاتەکەیە لەبەرەوە بەڕاستی هەڵبژاردن لە ئەنجومەنی نوێنەرەکانە وەکو سەرۆک یا وەکو کەمپین یا بانگەواشین تۆ ناتوانانی لە هەموو وڵایەتێکە و لە هەموو گەڕێکێکا بچی بانگەواشە بۆ کاندیدەکە بکەیت ئەوە شتێکیشمان بین نەچێت سیفەتێکی زۆر تایبەتی هەیە لە سیاسەتی ئەمریکا جاری وایە کاندیدێتەکە جاری وایە دەنگدەرەکە بڵێن کۆماریە سەوت بە کۆمارەکانەیە لە هەڵبژاردنە گەورەکانە وەکو سەرۆکایەتی و ئەنجومەنی پیران بەڵام چونکە لۆکلی کاندیدەکە ئەناسێت لەوانەیە پەیوەندێکی تایبەتی هەبێ لەگەڵ کاندیدەکە ئەگەر کاندیدەکە لە حیزبێکی جیاوازیش بێ ئەوە بە تایبەتی لە کالیفۆرنیا زۆر وەیە بەڵێ کاک زەردەشبۆی لای ئێمە و بینەران ژوڕون بێ ئێستا بۆ نمونە لە کۆی 435 کورسەکەی ئەنجومەنی نوێنەران کۆماریەکان چەندیانێت تا ئێستا یەکلابۆتەوە و دموکراتەکان چەندیان یەکلابۆتەوە لە ئەنجومەنی پیرانیش ینی لە کۆی 100 کورسەکە چەندی بۆ کۆماریەکانە چەندی بۆ دموکراتەکان تاکو ئێستا یەکلابۆتەوە وەکو پێشوو باسمان کرد جارێ نەتیجەکان کۆتایی ناتەوە بۆی بە شێوەیەکی حەسمی بڵێن کە ئەمەمانەوەیە ئەوەی تا ئێستا بۆ نمونە ئێمە لە پیرانە سێ کورسیمان سێ کورسی زیاکەین بۆ پەنجاوەکەکەی کە هەمانە کەواتە ژمارەمانە بێ بە 54 کورسی وەلەو بازێکیشی تا ئێستا تەواو نەبووە بەڵام من تاچی دەمە کورسیانە بۆ ئێماوێ هەنی ئەبین بە 54 و لە نوێنەرەکانیشە تا ئێستا کورسیەکان مانەوانی کە بە ئێمە زمانی ئینگلیزی پێڵێن سۆڵت یعنی مسۆگەر هی ئێمەیە لە 195 بۆ 199 بەڵام ئەو چوار کورسەی بۆیە ئەڵەم 195 بۆ 199 هەنگێک لەو کورسیانە جارێکگە ئەبژێرێنەوە لەبەرەوەی نەتیجەکانیان زۆر لە یەکە و نزیکن بەڵام هۆکاری چێەوەی کە ئێمە دیخەتدا بۆ نمونە ئێوە لە ئەنجومەنی پیرانە بۆ نمونەوەکو کۆماریەکان 54 کورسی مەسەرەن مسۆگەرە لە کۆی 100 کورسیەکە بەڵام لە ئەنجومەنی نوێنەران بە پێچەوانەوە مەسەرەن دموکراتەکان مەسەن ئێوە 199 کورسیتان مسۆگەر کردووە ئەوان نزیکەی 290 کورسیان مسۆگەر کردووە ینی بۆچی خەڵک ینی ڕێژەکان جیاوازن ئێوە لە ئەنجومەنی پیران زیاترتان بەرەسێناوان لە ئەنجومەنی نوێنەران هۆکاری ئەم جیاوازە چییە؟ یەکێک لە هۆکارە گەورەکان بەڕاستی زۆربەی ئەوە با بڵین نوێنەرانی ئەوەی کە کۆماری بوون لە
ئەنجومەنی نوێنەرەکانە بەڕاستی زۆریان خۆیان خانشین کرد خاننشین بەڕاستی ئەوە زەربەندێکی گەورە بوو بۆ ئێمە چونکە ئەگەر ئەوان بێت و خاننشینەکەی خۆیان تۆزە تاخیر کردا تا ساڵێشکە ئێمامانتوانی کە ئەنجومەنی نوێنەرەکانیش بە دەستمانەوە بمێنێ وەشکل لەوە کێشەیەکی کەشە بوو بۆ نمونە کێشەی پارە لە ئەمریکا گەورەترین هۆکارە لە بانگەواشەکانی هەڵبژاردنەکانە بە شێوەیەکی ئێمە کۆمارەکان بڕیارێکی استراتیژیمان نا کە زیاتر پارە بخێنە ناو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پیرانەوە وەکو بیخێنە ناو ئەنجومەنەکانەوە چونکە ئێمە من وەکو ێساتوانم بە کورتی پێ بڵم ئێمە بەڕاستی ئەنجومەنی پیرانمان لا گرنگترە لەبەر چەند هۆیەکی خوارەوە یەک ئەگەر ئێمە کابینەت یا باڵوێستانەکانمان پڕکەینەوە یاخود محکەمەکانی فێدرالی پڕکەین لەو کەسانی کە خۆمانەمانەوە کە ببن بە حاکم لە محکەمەی فێدراڵەکان ئێمە پێویستیمان بە ئەنجومەنی پیرانەیە جگەل لەوە زۆربەی سەرۆک ترامپ تەرکیزێکی زۆری کردوتە سەر سیاسەتی دەرەوە زۆربەی سیاسەتی دەرەوە بەڕێوە ئەنجومەنی پیرانە تێپەڕەبێ یعنی من هەر بۆ ئەوەی بۆ بینەرانی شێڕونکەمەوە لە 15 حوتە پێش ئینتیخاباتەکان لە واشنگتن کۆبوونەوەیەکمانە بوو من قسەیەکم کرد بەڕاستی ئێستا هەنگێ لە هاوڕەکانە باتەکانە من بۆی چوم وتم لەواچێ سەرۆک ترامپ استراتیژیەکی هەبێ بۆ ئەوەی کە ئەنجومەنی نوێنەرەکانمان لە چیچە هەموو سەیریان کردن وتیان بۆ من وامەزانی کە سەرۆک ترامپ بەڕاستی زۆری چونکە سەرۆک ئەگەر بێت و ئێمە على الأقل توانین ئەنجومەنی چونکە هەموو وەکووتم هەموو داداکان لە دژی ئێمە کاتە سەرۆک ترامپ وایە بین ئەگەر ئێمە على الأقل توانین ئەنجومەنی پیران لای خۆمان بیڵینەوە و ئەتوانین ئێمە ئەنجومەنی نوێنەرەکان وەکو بانگەشەیەک بەکار بێنین زدی دموکراتەکان لە هەڵبژاردنەکانی 2020 سوپاس دەکەین کاک دکتۆر سامانە گەرگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بە ئەم هەڵبژاردنەچی ئەنجومەنی نوێنەران چ ئەنجومەنی پیران چ کاریگەریەکانی لەسەر چ کاریگەری لەسەر سیاسەکانی دۆناڵد ترامپ بە تایبەتی بەرامبەر بە وڵاتانی دەرەوە لە ئاستی ناوخۆش طبعا کاریگەری ئەبێت لە بەسبەت وەکو برادەرەکەشم باسی کرد مەسلەی ئەنجومەن نوێنەرانی ئەنجومەنی پیران دەورێکی زۆر بەهێزی هەیە بۆ دەرەوەی وڵات بەڵام هەچ قانونیە دەرچێت ئەبێ ئەنجومەنی نوێنەری ئەنجومەنەکان قراری لەسەر بن ئینجا چێتە پیران لێرە بەنسبەت ئەمریکاوە ئەوەی گرنگە لە حەزەکەم نەختێب گەڕێمە دواوە بۆ ئەوەی خەڵکەکەش باش تێبگاکە ئیمڕۆ لە مەسەلەی ئەنجومەنی پیران سەی 33 ئەو ئەنجومەنە چۆ بۆ بەرەوە هەڵبژاردن چونکە ئەو ئەنجومەنە 6 ساڵ جارێک هەڵەبژێرێت لەبەرەوە سەی 33 بەڵام ئیم ساڵ 33 نەبوو 35 بوو یەکێکیان لەبەر نەخۆشی وازیێنا ئەویتریان جۆن مەکەین بوو مرد لەبەرەوە 35 مەقعد پڕکراوەتەوە هینی انتخاباتی لەسەر کرا ئەو مەقعدانەش تاکون لەوانەیە من تەوقعەکەم 53 حزبی جەمهوری بیبات بە 47 بۆ دیموکرات دەبێت بەنسبەت سیاسەتی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەران زۆر ئەو تەئسیرە نابێت هەڵبژاردنی ئەنجومەنی پیران ئەو تەئسیرە نابێت لەسەر ئەنجومەنەکە بۆ بەڵێ انتخاباتەکانی هەموو 2 ساڵێک سەی 33 ئەو ئەنجومەنە هەڵەبژێرێت هەموو 2 ساڵ جارێک یعنی لەگەڵ انتخاباتی ڕئیسە لەگەڵ انتخاباتی ناوڕاستە سەی 33 بە 33 ئاواهیە ڕوات یعنی بە سێ قەناغ ناڕۆ بەڵام هەموو 2 ساڵێک سەی 33 ئەچێ بۆ انتخابات بەنسبەت سیاسەتی دەرەوە و بە تایبەتی لە سیاسەتی دەرەوە هیچ شتێن زۆر ناگۆڕێت چونکە سیاسەتەکە دانراوە و حکوومەت قراری لەسەرراوە و ئەو قرارانەی مەسەن خاستن بەنسبەت ئێرانەوە بەنسبەت ئێرانەوە حزبی دیموکرات و حزبی جەمهوریش ڕێکن لەسەر ئەو سزانەی کە راوە بەنسبەت ئێرانەوە لەوانەیە تێبینی هەبێت لەسەر عیلاقاتی ئەمریکا و ئیسرائیل بەڵام ئەوەش هەر مجموعەیەکی ڕێکن بەنسبەت حزبی دیموکرات و جەمهوریشۆ لەسەر مەوزوعی ئێران و مثلا ئەمەی کە ڕوویە ئەمەی قاشقچی بە هەر بۆ مەسالێک بێنمەوە حزبی دیموکرات
وحزبی جمهوری زۆر یانێ زەخت خەنە سەر ڕئیس کە علااقاتەکەی بێ حساباتی تازی بۆ بکرێتەوە بۆ مەسلەی سعودی و قاچقچی ئەوەی کە سەرنج ڕاکێشێ لێرە لەسەر یەک سەحەفی دنیا هاتۆتە خوارەوە بەڵام بە هەزاران ئێزیدی کوژرا خەڵکیکە کوژراوە کەت بەحسییان ناکە ئەمە سیاسەتە ئەمە قووەتی دیعایی میدیاکانە یعنی ترکیزەکەنە سەر یەک شخص بەڵام بە هەزاران خەڵگە کوژرێ لە ناوچەکانە ئەوەی کە ڕوویە لە 16 ئۆکتۆبرانە بە هەزاران خەڵک کوژرا لە خورمات و ئەم منتیقانە تەهجیر کران شت کران لەوانەی داعش بە کەمیس بەحسەکرێت بەڵام بابینەوە سەر مۆزوعەکەی خۆمان من حەزەکەم ئەوە بڵێم سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە سیاسەتی ئابووری و لە سیاسەتەکەی کە گرتوێتێ بەردەمی خۆی هیچ شتێک تەسیری لە ناکە و گۆڕانی زۆری بەسەرا نایەت و لام وایە ئەو گەماروی سزایی کە خراوەتە سەر ئێران لە چەند مانگێکا دەرەکەوێ چەند تەسیری ئەبێت چکە دەماودەست زۆر تەسیری تێنابێت چکە ئێستاش هەژ وڵات نەوتی لێکردن و عێراقیش کارەبا و غازی لێکرێت ئەمانە هەمووی بە شەرتێک ئەو پارانە یەک شەرتی ئەساسی هەیە حەزەکەم بیزانن ئەو پارانەی کە ئەفرۆشێ نەوتەکە لە باقێکەدارێ با بڵێن لە سین لە باقێکی سینیا دائنرێت لەسەر حسابی ئێران ئەو پارەیە ئەبێ ئێران شتی ئیسرات پێ بکات لە سینەوە و ئەبێ تەبعەنەوە شەر چاودێری ئەکرێت بزانە شتەکان چین یعنی پارەی کاش دۆلار نابێ بچێتە ناو ئێرانەوە ئەوە مهمترین خاڵی ئەم گەماروی کە خراوەتە سەر ئێران بەڵێ سەبارەت بە ئەم هەڵبژاردنە نەتیجەی ئەم هەڵبژاردنە چ ئەنجومەنی نوێران چ پیرانی ئەمریکایە ینی زۆر ناوانەی کە بۆ نمونە نەیاری دۆناڵد ترامپن باز لەو دەکەن کە ئەمە چانسی دۆناڵد ترامپی لاواز کرد بۆی کە لە هەڵبژاردننی سەرۆکاتی 2020 جارێکی تر نەبێتەوە بە سەرۆک ڕای جەنابەت لەسەر پرسەتی بڕوا ناکەم ئەمە چانسی دۆناڵد ترامپ ئەگەر چانسی زۆر کەم بۆیە هەردوو ئەنجومەنەکەی دۆڕان بەڵام لەلایەکەوە بەهێز بۆ لەلایەکەوە نەختێ ئەو زەعیفەش نەبوو لە ناو ئەنجومەنی نوێنەرانە لە ناو پیرانە زۆر بەقوت بۆ لە ئەنجومەنی پیران نزیکە یعنی ئەو ئێستا ئەوەی کە من نەزان لە CNN پێشەوەی بوتم 109 گەرنتیان هەیە بە 222 چواردە مەقعدیش ماوە ئێشتام لەسەری ماوە لەسەری حسابکەن بەڵام ئەوەژە بینی چەند حاکمێک وەکو چۆنڵێ محافظ حاکمی ئەو ویلایەتانە زۆرتی ریپابلەکان بردیەوە کەواتە قاعدەی جەماوەری زۆرترە براوترە بەڵام ئەم دەورە بەڕاستی ئەم جارە کە حزبی دیموکرات بردیەوە بەڕوونی دەوری ئافرەت زۆر 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 بەقوت بوو کە دژی دۆناڵد ترامپ بوون و ئافرەت دەورێکی زۆر هەبوو و زیاترین ئافرەتیش بوو بە نوێنەری ئەنجومەنان دووهەمیش بەڵێ یەک شتی کەش هەیە بیزانن یەکەم جارە نوێنەرانی ئەنجومەن بەڵام یەک شتی کە هەیە مهمترە لە هەموو شتێک عەفوم کە کە دوو ئافرەتی موسڵمان بوون بە ئەندامی کۆنگرس نوێنەران ئەمە تەغیرێکی نەوعیەیە بەڵێ ئەمە بۆ یەکەمین جارە دوو ئافرەتی موسڵمان ببنە بە ئەندامی ئەنجومەنی نوێنەران بەڵێ ئەمە یەکەم جارە و ئافرەت لەم انتخاباتە زۆر زۆری دەوریان هەبوو لەگەڵ ئەوانەی کە لە عمران ئەوانەی کە لە عمران دەوریان هەبوو بۆ حزبی جەمهوری زیاتر بەڵام ئەم گەنجانەی کە بەڵێ سپاس دەکەم کاکتۆریان کاک گەزەردەشت کاتمەکەمەوە بگەڕێمەوە لای بەڕێزت بە بۆچوونی بەڕێز دەم هەڵبژاردنە کاریگەری دروست ناکەن لە ئیدارەی دۆناڵد ترامپ بە تایبەتی لە خۆرەڵاتی ناوەڕاست بەڕاستی پێشوی جوای پرسیارەکەی جەنابتان بەمەوە بەڕاستی ئەمە گەورەترین سەرکەوتن بوو ئەمە چانسی سەرۆکتران بۆ 2020 زیاترەکە و وەکو میانی خۆشەویستی ئاماژەی پێدا ئێمە بەڕاستی سێ محافەزەمان بردوتەوە کە سەرۆکی ئەمریکا کەمتان کردووە وایە ئێمە وەکو میوانیش و منیش باسم کرد بەڕاستی ئێمە شتێکە بین نەچێ باڵێن کۆنگرەی نوێنەران ئەو گرنگە گەورەی نییە بۆ سیاست نە لە سیاسەتی دەرەوە یاخود بۆ سەر هەڵبژاردنەکان ئێمە بۆ چی ئیشەکە لە هەڵبژاردنەکانی ئەمریکا ئێمە با بڵێن پارێزگارمان بردەوە لە ئۆهایۆ لە ناشڤیل لە بەڵێ
کاک زەردەشت حتی هەڵبژارنەکانی 2020 ئەتوانێت ئیشمان بۆ بکە لەبەرەوە با بینەوە سەر پرسیارەکەی ئێمە نەخێر لەبەرەوەی ئێمە توانیمە ئەنجومەنی پیران بەدەستمانەوە بگێڵین کەواتە زۆر تاسیرێک و کاریگەری نابێت لەسەر سیاسەتەکانی دەرەوە چونکە ئەتوانین لەسەر شێوەی سیاسەتەکانی خۆمان بەردەوام بین چونکە سیاسەتی دەرەوە زیاترەکەوێتە دەستی ئەنجومەنی پیران و ئەگەر بێت ئەوە بکەوتە دەستی دموکراتەکان حتمما تاسیرێک و کاریگەرێکی زۆریە بوو لەسەر سیاسەتەکان لە دەرەوە چونکە ئەیانتوانی بە هەموو شێوە ئاقەڵە بکەنە سەر سیاسەتەکە. کاک زەردەشت زۆر بە کورتی کاتمەکەمەوە سەبارەت بە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و مەسەلەی کورد ینی هەم تێڕوانینی کۆماریەکان و هەم دموکراتەکان شتێکە ینی لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە ناوی کورد ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەین. کاک زەردەشت بووە تۆزێ گرفتە بوو لە دەنگەکە بەڕاستی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و لە کۆچبی سپیەوە دروستەکرێت کاتە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر ناوچەکە بە نیسبەت کردەوە بەرامبەر عێراقا و سیاسەتی چونکە ئەو بە شێوەیەکی گشتی سەری ناوچەکەکە و سیاسەتی ئەمریکا ئەگەر کۆماری بێ ئەگەر یاخۆد ئەگەر دموکرات بێ ئێستا نەخشەیەگەیە بۆ ئەوەی کە چۆن تعامل لەگەڵ ناوچەکەکە بەرامبەر و سیاسەتی ئەمریکا گۆڕانی ناکێ هەر لەسەر و شێوەیە بەردەوامە بێ کە لەوە پێش بووە کەواتە هیچ کاریگەرێکی ناوێت لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆ سەر کورد بە شێوەیەکی گشتی. بەڵێ زۆر بە کورتی کاتم کەمەوە ینی شتێک نییە بە ناوی کورد لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا هەر لە چوارچێوەی عێراق مامەڵە لەگەڵ کورددا دەکرێت. بەڵێ بەداخەوە استراتیجیەکی تایبەتی نییە کە با بڵێ ئەم استراتیجیە تایبەتە بە کوردەوە و هەڵسەکە و لەگەڵ کوردەکە سیاسەتی دەرەوەی ئەمریکا استراتیجیە کە یەک بۆ ناوچەکە دوو بۆ ئەو وڵاتی جیاواز بە جیاواز و کاتە سیاسەتی ئەمریکا کورد کەوێتە خلالی زڵمی ئەو سیاسەتەی کە ئەمریکا هەیەی بەرامبەر عێراق اینجا ناوچەکە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان زەردەشت تۆفیق بەگ ڕایشکاری کۆماریەکان کە لە ئەمریکاوە لەگەڵ ماوەی هەروە دکتۆر سامان شاڵی مامۆستای زانکۆ و شارەزای کاروباری ئەمریکا کە لاورێرە و لەگەڵ ماوەی سوپاس بۆ بینێرانی بەرە سوپاس بۆ ئەو کاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.